سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی گەلی کوردستان پێخۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەکەتان 1 پوینت بە ئێوە شادمەوە. بەرنامەی ئەم جارەمان تەوێرێکی هەستیارە پەیوەندی بە تاک بە تاک و بە خێزان بە خێزانی هەرێمی کوردستانەوە هەیە. خۆشەویستانم، بابەتی تۆڕە کۆمەڵاتیەکان و سۆشیال میدیا و هەروەها میدیای کوردی بابەتی ئەمڕۆمانە. زۆر کەس بەهۆی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە زەفەریان پێبرا و تووشی کەتن و تووشی تاوان و تووشی سزای یاسایی دەبن. ئێمە بۆ ئەم بابەتە و درێژەدان بەم بابەتە دوو میوانی بەڕێزمان ئامادەکردووە. بەڕێز دکتۆر کازان محەممەد مامۆسای زانکۆ هەروەها پسپۆر لە بواری یاساکانی میدیا، هەروەها کاک نەقیب سەرکەوت ئەحمەد و تەبێژی پۆلیسی سلێمانی و بەڕێوەبەری ڕەگەن و پەیوەندیەکانی بەڕێوەبەراتی پۆلیسی سلێمانی بەخێربێن سەر چاوەکانم. کاک دکتۆر کارزان با لە جەنابتە دەست پێ بکەم. تۆڕە کۆمەڵاتیەکان ینی حەشر بە خەڵکی کوردستانەکەن بەڕاستی خەڵکێکی زۆر ینی سوپایەک باوا بڵێم ئەگەر وانە بۆم ڕاستکەرەوە سوپایەک لە خەڵک لەو دیوی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە بەر ئەبنە با بڵێن بە تەشیر و بە جنێ و بە قسەی نەشیا و ینی کەسایەتی سیاسیەکان، کەسایەتی ڕاگەیاندکارەکان، کەسایەتی هونەرمەندەکان یا هەر کەسێک بەدڵی ئەوانە بێت لەو دیوەوە با بڵین پیانێن خوارە وەکو کوردەڵێ. ئێمە ئەمە دیاردێ یا حاڵەتە ئێستا ئێمە لە چ قۆناغەکەی لە ڕووی یاساوە جەنابەت بەشی یاسا با بڵین باز دەکەین. ئێمە لە ڕووی یاساوە ئەمانە تووشی چ جۆرە یاسایەکە بن؟ سپاس بۆ جەنابت و بۆ بینەرانی خۆشەویست. هەمیشە کاتێک کە تەکنۆلۆژیاک دێتە کۆمەلگایەکەوە کۆمەڵێک گۆڕانکاری و ئاڵوگۆڕی گرنگ لەگەڵ خۆی دادەهێنێ. دەبینین لە هەرێمی کوردستان کاتێک کە تۆڕە کۆمەڵاتیەکان دەبێتە باو بەتایبەت دەستڕاگەشتن بە ئینتەرنێت دەگاتە زۆرینەی ماڵەکانی هەرێمی کوردستان، دەبینین شۆکێکی کۆمەڵایەتی هەرێمی کوردستان دەگرێتەوە. بۆ نمە کاتی سەردانی دادگاکانەکەی دەبینین زۆرترین مەلەفی تاوانی تۆڕە کۆمەڵاتیەکان تۆمار کراوە لە ڕێی جنێودانەوە، لە ڕێی ناوزڕانەوە، لە ڕێی تەداخولکردنە ژیانی تایبەتەوە و تەنانەت هەندێک جار هەڕەشەی کوشتن و تەلاق و کۆمەڵی کێشەوگرفتیکەی لێککەوتێتەوە. بە بڕای بەندە ئەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک. یەکەمینیان ئێمە ئەگە سیر بکەین وشەی تەکنۆلۆژیا کە لە دوو شەپێکاتەوە تەکنیک لەگەڵ لۆژیک واتە بەکارهێنانی عاقڵمەندانەی ئامرازەکان. ئێمە تەکنیکەکەمان هێناوە، ئامێرەکەمان هێناوە، بەڵام خۆمان ئامادە نەکردووە بە شێوازێکی عاقڵمەندانە ئەم ئامرازانە بەکاربێنین. بۆیە دەبینین لەشکرێک لە فەیسی نەناسرا و دەموچای نەناسرا و لەو دی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە لەو دی مۆبایلەوە خەریکی تێکدانی شیرازەی کۆمەلگای کوردین. لەبەرەوە یەکەمینیان وەکو ئاماژەم پێکرد هاتنی ئەم تەکنۆلۆژیا بەبێ ئامادە باشیکردن، بەبێەوەی کە ئێمە تاک بە تاکی بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵاتیەکان فێریان بکەین کە چۆن تۆڕە کۆمەڵاتیەکان بەکاربێنن. ئەم دیاردەی تاوانی زیاد کردو. دووهەمینیان پەیوەستە بە یاساوە. لە هەرێمی کوردستان زۆر لە دوای پیابوونی تۆڕە کۆمەڵاتیەکان و هاتنی مۆبایل ئێمە ئامرە یاسایەکمان داڕشتۆ بە بەناوی خراپەکارانی ئامێرەکانی پەیوەندی. سێهەمینیان پەیوەستە بەم هەموو ململانی سیاسی لە بینی شارەکان و ئەحزابی سیاسی و حکوومەت و جەماوەرەوە هەیە. ئەمە وای کردووە ئەم گرژی و ناکۆچیانە بگوازێتەوە بۆ تۆڕە کۆمەڵاتیەکان. بەڵام لە هەمان کاتدا بە هەر هاوڵاتێکی هەرێمی کوردستانەڵم ئێستا خۆشبەختانە ئامرازەکانی گەڕان بە دوای تۆمەتباری ئەلکترۆنیا یاخود تاوانباری ئەلکترۆنیا زۆر گەشەی کردووە و لێرەوە تاک بە تاکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئاگادارن. کاتان لێکم وەکو ئەرکێکی وجدانی، وەکو ئەرکێکی ئاینی، وەکو ئەرکێکی ئەخلاقی خۆیان لە تاوان بپارێزن. بەڵام کاتێک کە دەکەونەدا ناوتەڵی تاوانەوە ئەگەر لە جاری یەکەمیشە ناسنامەکان نەدۆزێتەوە، لە جاری دووەم و سێمە بە دڵنیاییەوە دووچاری سزای یاسایە بنەوە و سزاکانیش قورسە. لەبەرەوە داواکارم لە دایکان و باوکان هەمیشە ئامۆژگاری مناڵەکانیان بکەن و بە ئاسانی ئینتەرنێت و مۆبایل نەدەنە دەست منداڵەکانیان. و لە هەمان کاتدا فاکتەرێکی تر کە گرنگە کاک مونیر ئەبێ هەر هاوڵاتێک لە هەرێمی کوردستان ئەنتیڤایرۆسێک بۆ ژیانی خۆی دابنێ. وێنەیەک کە ئەزانی نەشیاوە پێویست ناکات لە ناو مۆبایلەکە تابێ هەتا وێنەی خۆشت بێ، چونکە مۆبایل شایستێ بەوەی کە شیاوە بەوەی کە هاک بکرێ. زانیارێک کە ئەزانی زیان بە شخصێتە دەگەێنێ پێویست ناکات لە هیچ ئامێرێکی کۆمپیوتەر و مۆبایلە هەبێ. و لە هەمان کاتدا ئەبێ مرۆڤەکان خۆپارێزیش بن. کاتێک ژینگەیەک یاخود شوێنێک دەزانێت کە تێیدا لە کەدارە بێ بە بڵاوبوونەوەی وێنەیەکی دووچاری کێشە دەبێ خۆی لە شوێنانە بپارێزێ و مادەم ئەم هەموو نەخۆشیە زۆرە باوە ئەبێ ئەنتیڤایرۆسێک بۆ ژیانی خۆی دابنێ. بەس دکتۆر کارزان ینی ئەمەی کە ئێستا ئەو خەڵکانی کە پەنا ئەبەنە بەر با بڵین ناوزڕاندن و سوکایەتی پێکردن خۆ مناڵەکان نین تا تۆ دایک و باوشی مناڵەکان ڕاستپێری بەوەی کە ینی ئاگاداری مناڵەکانیان من ئەوانە کۆمەڵێک خەڵکن لەسەر و هەژدەوەن، یعنی خەڵکێکی
پسپۆڕن لە بواری ئەوەیە ینی ئێستا پرسیارەکە ئەمە نییە مناڵ بنیام ناڵ نەبن پرسیارەکە ئەمەیە بۆچی ئێمە وا ئەەکەین یانی لە بنشینەیە ینی هۆکاری ئەو با بڵین خۆخاڵیکردنەوەیە بەو هەموو جنێ و قسە نەشیاوان لە پشت با بڵین ئامێرە ئەلکترۆنیەکانەوە بۆچی ئەگەڕێتەوە خۆی قسەکە ئەمەیە ینی وەکو ئاماژەم پێکرد کاتێک کۆمەلگایەک دووچاری کۆمەڵە قەیرانی سیاسی و ئابووری ئەبێ نەخۆشی جۆراوجۆری کۆمەڵاتی و سیاسیشی تیا بڵاوێتەوە بەشێکی زۆر بەشێک لە تاکەکانی کۆمەلگای کوردی تاکی نەخۆشن ئەبینی هەر ئامرازێکیان بۆ هەڵکەوێ ماتۆر لێ خوڕێ گەڕێکێکە راسانەکە شۆفێرە سەرشەقامەکان هەراسانەکە دێ مۆبایل بەکارێنێ کۆمەڵی خەڵک هەراسانەکە ینی ئەم نەخۆشیە بۆ بە نەخۆشی وەکو سایکۆباسی یاخود جۆرێک لە نەخۆشی دەرونی بڵاوبووتەوە کە مرۆڤەکان لەزەت یاخود چێژ لە ئازاردانی بەرامبەرەکان و کۆمەلگاکانە بینن و بەشێکی تری پێیوەستە بەو دیاردەی بێکاری کە لە هەرمی کوسان هەیە گەنجێک لە بەیانیەوە هەتا ئێوارە لە کارکردن بێ بە دڵنیاییەوە شەو دەرفەتی ئەوەی نابێ ئەم هەموو تۆڕە کۆمەڵایەتێ بەکاربێنێ دیاردەی بێکاری خۆ ئێمە فەرمانبەرەکانمان لە ئیشیشان و لە ناو دایرەکانی دەوڵەتیشان و هەمووشان مۆبایلجان پێ و هەمووشان لەوانەیە مەسەڵەن بەشیجانەوان ئەگەر پێناسێکی ئابووری بکەی پێوترێ ئابووری بێکاری ڕووداپۆشرا واتە کارەکەن بەڵام لە پێداویستی کار زیادن کە لە پێداویستی کار زیاتن لە فەرمانگەکانە بۆ نە بێ ئیشە ناوچارە پەنابەرێ بۆ بەڵێ بەڵام ئایا ئەو فەرمانگانی کە کارمەندەکانی سەرقاڵی مەژغوڵی کارکردن ئەوەی پێکرێ مامۆستایە کاتێک کە 45 خولەک لەوانەیە توانێت لە بەرچاوی خوێنکارەکانی مۆبایل بەکاربێنێ بە دڵنیایەوە نەخێر لەبەرەوە داواکارم لە هەر حاڵاتێکی هەرێمی کوردستان تکاتان لێکم ئێستا ئامرازەکانی تەکنۆلۆژیای گەڕان بە دوای تۆمەتبارە زۆر گەشەی کردووە و هیچ تۆمەتبارێکی ئەلکترۆنی هیچ تاوانبارێکی ئەلکترۆنی لە دەست یاسا ڕزگاری نابێت زۆر باشە کاک سەرکەوت دکتۆر کازان ینی ئاماژەی بە کۆمەڵە شت کرد ینی ئێستا با بڵێن لە ڕووی یاساوە لە مامسەرن دۆزراونەتەوە ئەبێ بە کەتن ئەبێ بە جنح بەس با من پێشەوەی ئەمانە کەتن چویە و جنح چی و ئەوانە لە ڕێی باڵی ئامرازەکانەوە با پرسیارێک لەوە بکەم ئایا ینی سکاڵا تۆمارکردن بووە بە کللتور لای ئێمە لە جاتی ئەوەی ئێمەش وەڵامی جنێوەکان بینەوە لە جاتی ئەوەی ئێمەش باڵیا تەنگە تاوین خەڵکانێک دێن لای پۆلیس سکاڵا تۆمارکەن ئێستا سکاڵاکان زۆرن بەڕاستی لەسەر خراپبەکارێنانی ئەمریکانی پەیوەندی بۆ نمونە ساڵی 2010 494 دۆسیەمانە بۆ ئێمە ئەوەی کە هاتبێ سکاڵای تۆمارکرد بێ یا زەرمەند بوو بێ لە تۆڕەکانی کۆمەڵایەتی فەیسبوک یا بە عکسی شۆگەریی خۆی هاتبێ سکاڵای تۆمارکرد بێ بەڵام لە ساڵی 2009 بۆ بە 642 دۆسیەواتە خراپ بەکارێنانی لە 2010 چەند بوو 2010 494 دۆسیەمان بۆ 2019 642 دۆسیەمان هەبووە ئەمانە خەڵکن کاتون سکاڵایان تۆمار کردو بۆی کە تەشیریان پێکراوە یا ئافرەتە بۆ بە ڕەفیقی کوڕێک و کوڕەکە دەستی بڕیەوە و پارەی لێسەند و ئاڵتونی لە ماڵەوە پێدەرکردو و ئەمانەی کە ئەم کارانەکەن ئەمە بە تۆزێ بە کورتی باسی کەم هەندێک باندین کە پێیانڵێن باندی سۆشیال میدیا باندی تۆڕەکانی کۆمەڵایەتی فەیسبوک چۆن لە ڕێی نزیکترین کەسەوە پەنا باتە بەرەوەی کە پەیوەندی لەگەڵ کچێکا بکە کە ئیمکانێتیان باشە یا شتێکیان پێوە شک بەرن دوای ئەوەی ماوەیەک ڕفیقی بێ وا خۆی پیشانەکە ئەمە تاجیرە و لە دووبەیەوە مۆبایلێنێ و لە فەڕەنساوە چیێنێ و لە دوای دووماکاڵە پێویستم بە 50-60 وەرەقەیە ئەگەر کچەکە بڵێنی مەڵێ ئاڵتونیش بێ بۆ نمونێمە دۆسیەمانە بووە کچ ئاڵتونی خوشکەکەی لە ماڵی دایکی بووە بۆ کوڕەکەی بردووە ئەو وا دڵنیا بۆ کە یەک مانگترێ یاتەوە ئاڵتونەکەشکە لە ماڵی دایکی دانراوە هی خوشکەکەیەتی لەوانەیە ساڵیش بە خوشکەکەی هەواڵی نەپرسی بێ پێویستی پێی نەبوو بێجارێ وای داناوە زەمان بێ بەڵام ئەم کوڕەم ئاڵتونی بەم کچەی ناوەتە دەرەوە فرۆشراویشە و دواتر مۆبایلەکان داخراوە و کەس نەیزانیوە چێ تا دۆزراوەتەوە ژن هەیە لەگەڵ ڕەفیقی ژنی خۆیانکە ژنەکە لە شووی یەکەمی نەجاحەتی نێنەوە بێوە ژن ماوەتەوە ئەم ژنە پارەی پێوەشک بردۆ ڕەفیقەکەی توێتی کەسێکی چاکەی و خزمی خۆمانە بۆ دەدۆزمەوە و شووی پێ بکە و بۆی تۆشی تر لە قسەی خەڵکیش بەدووری ڕەنگە نیەتیەویش باش و بێکەشوو بکە بەڵام هەر خۆی لەسەر خەت بووە بۆی کەسێکی بووە پیا کردو قسەی لەگەڵا کردووە دوای دوو مانگ داوای پارەی لێ کردو دیارە کچەکە ژنەکە پارەکەشی یاوەتێ بەڵام دوای سکاڵاکە دەرکەوت کە ئەو ئافرەتی ڕەفیقەتی ئەم کەسەی بۆ پیا کردووە هەر بە مۆبایلی ڕەفیقەکەی تەلەفۆن بۆ ئەو کراوە ئەوانن لای ئێمە بەندکراون و مەبەستم ئەوەیە ئەوانەی کە ئەو کاراکەن لە پێناوی بڕێک پارە ئەم کاراکەن جا ئەگە تەشیر بێ ئەگەر ئەوە بێ خەڵگەڵ خەڵەتێن و پارەی لێبسەنێ لەگەڵی هەندێکیان ئیستیغلالی بابەتەکان کردو بۆ کاری سێکسی و هەندێشتیت
باشە جناب داماژت بۆ کرد کە با بڵێن 494 لە 2010 هەبووە ئەم کەیسانە ئەم دۆسیانە وەکو خۆیان ماونەتەوە یا پۆلیس ئیجرعاتی چی ئەکا لەو 406 دۆسی حالەی محکمە بواتە لەگەڵ متهمەکان نێراوە بۆ دادگا ئیترۆ دوا بڕیان لای دادگا ینی مە متهمەکانمان ینی تۆمەتبار گیراوە لە پشتی یاومانە بە دادگا باشە لەوەی 2009 543 کەس گیراون لەسەرم دۆسیانە ئەوەی کە ماوەتەوە نەزانراوە تا ئێستا نازانێت شێژنا ئاماری دەستگیرکردنی خەڵکەکان لە خراپەکەرانی ئەمریکانی پەیوەندیە وەک دکتۆر باسی کرد ئێستا زۆر چاک بووە ئەتوانین ناڵم بە هەفتەیەک بەڵام بە 10 ڕۆژ بە 15 ڕۆژ لەسەر خۆ بتوانین بزانین کەسەکە چیە و چی هاوکارێتی و چی ئەم شتانی فێرەکات باشە با بڵێن حکومەکانیان چییە باوە لە دکتۆر لە جنابەت بپرسم جنابەت ینی با بڵێن پسپۆڕی لەو یاین بەپێی یاسا کەسێک دێت یەکێک لەو حاڵتانەی کاکسەرکەوت باسی کرد با بڵێن دەستبڕینە یا قەشیرە یا چییە یاسا چیمان پێڵێ ئێمە کۆمەڵێک سزا هەیە دانراوە بەپێی یاسا بۆ ئەو کەسانی کە تاوانەکان بەسەر ساغە بێتەوە هەم سزای مەدەنیمان هەیە و سزای تاوانکاریشمان هەیە هەندێک جار کەسەکان بە زیندانیە کرێن وەل هەمان کاتدا غراماکرێن و ئەگەر کەسەکە داوای قەرەبوو بکا بۆ نمونە قەرەبوو زیانی قەرەبووی مادی ژەکرێتەوە و قەرەبووی معنەوی ژەکرێتەوە واتە لێ کاتە دەشێت تاوانێک کە ئەنجامەدرێت لە تۆڕە کۆمەڵاتەکان دووچاری زیندانی بێتەوە و لە هەمان کاتدا غرامەش کرێ کە پارەکە بۆ حکوومەتە و لە هەمان کاتدا قەرەبووی کەس و لایانی زیان لەکەوتوش بکاتەوە ئەوە دادگا لەسەر بنەمای قەبارەی تاوان و قەبارەی زیان سزاکە دیاری ئەکرێت. باش دکتۆر کارزان ینی کاگسەرکەوتیش ئاماژەی بەوە کردیانی ئێستا ینی خەڵک مادام لە 2010 400 شتێک بووە لە 2019 بۆ بە 600 و شتێک با بڵێن ئەوە لە 2020 دیارە بێ بە 1000 ئەوانە ژیانی هەرچەنە ژمارەکە کەمە لە چاو دانیشتوانی خەڵکی با بڵێن یا پارێزگای سلێمانی یا هەرێمی کوردستان باشە ئەبێ ینی با بڵین دەکۆی ئێمە بۆ 7 میلیۆن ئەچین ینی دو ئامارەکان بەرەو باس لە 7 میلیۆنەکەن خەڵکی کوردستان ینی شتەکە زۆر کەمە خۆشبەختانە زۆر کەمە بەڵام کە تۆ سەیری تۆڕە کۆمەڵاتیەکانەکەی شتەکە زۆر ترسناکە ینی تۆ پۆستێک دابنێ پۆستەکە باسی خوا بکە حەت باسی خوای گەورە بکە ینی نیوەی هەبدێتەیە ینی لا مەحالە وەکو عادە بەڵێ ئەم با بڵین ئەمە بەرەو چۆمانە بە ئەگەر بەری پێنەگیرێ ینی ئێمە ئەبین بەچی کۆمەلگا بێ بەچی ئێمە کۆمەڵێک ڕەشۆنێت توانی بیگرینە بەر بۆ کەمبوونەوەی ڕێژەی تاوان چکە تاوان بنەبەر ناکرێت کاکمدیر بەس دەشێ کەمی بکەیتەوە و کاریگەریەکانیشی کەم بکەیتەوە هۆکاری تەشەنەکردنی تاوان بۆ ئەندازەیە کە لە 2009 زیاتر لە 2010 بۆ ئەوەیە کە جیل بە جیل لە کۆمەلگای کوردی کە پێ ئەگەن کەمتر بەرپرسیارەتی یاسایی و قانونی ئەزانن ئەمە وای کردووە کە ڕێژەی تاوان زیاد واتە جیل بە جیل حکوومەت نییە با پرسیارەکە بوو بنە ئەیوازمەوە کاک سەرکەوت خەتای حکوومەت نییە نی حکوومەت مەسەرەن ئیجراعات ناکات بۆچی جەنابێ لە هەموو با بڵێن مؤتەمەر سەحەفیەکە لیت باس لەوەکەی ئەمانەت دزمانگرت و ئەبینین ینی خەڵک جەنابە دەبینێ لە زۆرەکان بەڵام بۆ نای جارێک لە جارەکان مەسەرەن کۆنفرانسی بکەن لەسەر ئەوەی کە چەند کەسی ئەم حاڵتانە باسکەن بۆ خەڵکیانی بۆچی ئەمە خۆ ئەمەش هەر تاوان و هەر جەریمەیە ینی خۆی کاری ئەمەی کە خەڵک خراپ بەکارانی ئەمریکانی پەیوەندی بەڕاستی تەنها ئیشی حکوومەت نییە ئەبێ هەموو وەزارەتەکان بێنە سەر خەت بووی تەنانەت مامۆستاینەکانیش باسیکەن چونکە تۆ کە دەستدرێژیەکەیتە سەر کەسێک دەسەبەی بۆ ناموسی خەڵک ئەمە هەموو کەسێک توانی قسەی لەسەر بکە مامۆستاینەکان مامۆستای قوتابخانە سۆشیال میدیا تەلەڤیزۆنەکان ئەو هەموو ڕکلامی کەیکن بۆ بابەتەکانی جل و هەندێ عەتر و هەندێ بابەتی تری تەلەڤیزۆنی و کارەبایشت بە یەک دێر بنووسێت کە زیانی خراپ بەکارهێنانی ئەمریکانی پەیوەندی چییە بالێتان نەشارمەوە هەندێک ئافرەت کە خۆیان کوشت و خۆیان سووتانوە کە کەس و کارەکەی لێ نازانم چی هەمووی بەدوای ئەم بابەتەی سۆشیال میدیاوەیە ئافرەت هەیە تەهدید کراوە بۆی کە ئەو شەوەی خۆی سووتانوتوانە ئەم شەو ڕسمەکان بەڕووتی لە فەیسبوک بڵاوەکەینەوە خۆی سووتان و ئینتیحاری کردەوەی کە ئیتر کۆتایی بێ ڕسمەکانی بڵاو نەکرێتەوە ئەمە ئەم بابەتە بابەتێکی ترسناکە ئەبێ هەمووی بەشدار بێ بەڕاستی
نەک بە یەک لایەن بەس یاساکەدان یاسا چی کردووە ینی حکوومەتتی هەرێم چی کردووە کاک یاساکە تونندە بەڕاستی بەڵام ئەوەی کە بەکارێنێ نازانێم یاسایە چییە تا نەچێتە قەفەسی ئیتیهامی محکەمەوە تا پێینەڵێن مادەکەی تۆ ئەوەیە ئەمە مادەیەکی قورسە هەر کە بەسیترین شتیشت کرد بێ لە 6 مان کەمتر حکوم نابی 5 ساڵ حکومە بی غەرامەی تیا بە 2 ملیۆن تۆ ئیتر ئەمانە هەمووی زوروف غەرامە لە چەند دەست لە چەند 2 ملیۆنەوە دەست پێکا غەرامە تا چەند نازانەوە دادگای دایانێت بەڵام ئەم بابەتە ترسناکە بێمە خەڵکی لێ ئاگادارکەینەوە کە بزانن ئەمە تا چەند تا چ ڕادێک تۆ بۆت هەیە بەکاری بێنی یعنی بە تۆ برادێ بابەتێ بڵاوکاتەوە ئەنواع کۆمنتی ناشری نەکرێ یعنی تۆ ئەتوانی دەربڕینەکەی خۆت کۆمنتەکەی خۆت بە نوعی بنووسی کە هەستی خەڵکەکەی تر بیندار نەکەی ئەگەگەشتەوەی کەشتینە ئەخلاقی باسکرێت لە کۆمنتەکانراوەکانە بەڕاستیان بابەتە ترسناکە بێ هەمومان هەوڵ بین لەسەری ئەوە نییە پۆلیس بیگرە و بیا بە محکەمە وەک پێم وتی ئەو دەستگایانە مامۆستاینەکان وەزارەتی ڕۆشنبیری بە تایپەلی سوۆسیال میدیاکان تەلەڤیزۆن 2 دقە بەڕکلامێک یعنی شتێکی باشە خەڵک لەوانەیە کە ببینێ ترسی لێ بنیشێ زۆر باشە ئێمە فۆکسپۆپێکمان هەیە پرسیارمان لە ژمارەیەک هاوڵاتی کردووە لەسەر بەکارهێنانی با بڵین ئەو تۆڕە کۆمەڵاتیانە ئێستا ئێمە ئەچینە لای بینانی بەڕێز و خۆشەویستم لای ئەو هاوڵاتیان و دوایی ئەگەڕنەوە لای گفتوگۆکەمان. سڵاوتان لێبێ باشم قوربان سەعاتان باشە مامۆستا ئێوە وەکو هاوڵاتیان ڕازین لە کەناڵەکانی ڕاگەیاندن بەڵێ بەڵێ کەناڵەکانی ڕاگەیاندن بەڵام لە ئاستی تموخی خەڵکانیە ئەوانە لە چییە؟ لەو شتانی کە نوقسانە لە شارە بۆ نمونە نەوە دابەشکردنە مەفروزە یعنی کەناڵەکان بگەڕێ لە چ شوێنێکە مکوڕی هەیە لە چ شوێنێک خەڵک پێداویستەکانی هەیە بەدا پێداویستەکانی خەڵکا بچێت خزمەت بە با بڵێن پرۆگرامەکانی کەناڵەکانی ڕاگەیاندن هەمویان خزمەت بە خێزانەکەن خزمەت بە ئەخلاقی کوردەواریەکەن بەڵێ بەڵێ بەڵام زۆر کار لە شتە ئیجتیماعیەکان لایەنداوە زۆر درامای تورکی هەیە لە ناومانە زۆر احتیمامی پێرێوەکو لە بەرنامە تایبەتەکانی خۆمان باشە خامی بەڕێز مەسەلەی ژن و ئافرەت لە سۆشال میدیایە با بڵین هەستەکەی با بڵین ئافرەت بووە بە بەشێک لە قوربانی با بڵین سۆشال میدیا ئەنتەرنێت یعنی ئەو کەناڵەکان و پەیجەکان وەڵا بە پێوەی من لێرە ناژی من نەهاتومەتەوە زۆر ئاگاداری منێ لە شتی ئێرە خەڵک لەوێ لە دەروی وڵات چۆن سەیری چۆن سۆشال میدیان بەکارێنێ باو زۆر جار بۆ ئیشکردن بەڵام چۆن گۆڕینەوە تەعارف بەڵێ وەکو زۆر جارش لێرە ئەبیستەم ینی شتەکان جیاوازترە وەک لەوەی کە لەوێ بەکاریە لێرە زۆر جار بڵێن بۆ نمونە گۆرانی بێژێکە یان شتێکە بەنەوعێک گۆرانێکە لە ئیتر زۆر قسەی ناشرینی بۆ نووسن زۆر شت ئەو شتانە لەوێ زۆر کەمە بەڕاستی لەوێ قەت بووە مەسەن بەهۆی سۆشال میدیاوە ژن ببێ بە قوربانی ژن بە کوژرێ وەکو ئێرە نا قەت شتی وا نابێ قەت لێرە بیستوتە بۆ ئێرە بەڵێ بێگومان وایە چیت بیستووە وەڵا زۆر شتە بینم لە یوتیوب و لەوانە باسی ئافرەتەکرێ کە کوژراوە یان لەسەر هەمووی لەسەر شتی سیر یان بۆ نمونە زۆر جار یەکێک بەغەڵەت لەگەڵ ژنەکە قساکە یان بڵێم چۆن خراپ تەفسیری بۆکەن بەڵێ ئەنجا ئەوا بێ ئەو ژنابێ بە قوربانی هەزارەها کەس نییە قسەی ناشرینی پێڵێ ئەنجا خێزانەکەی دوای هینەکەن بەڵێ دوای بێ بە مشکیلە بۆ ئافرەتەکە بزان چەنەها ئافرەت لە کوردستان بوونەتە قوربانی و ئەکوژرێن و ینی ئەوە شتێکی ناخۆشە بۆ ئافرەت تۆڕە کۆمەڵاتەکان چەند زیانیان بە تاکی کورد گەیاندووە زۆر زیانی گەیاندووە بەڕاستی من یەکەم کەس لە خۆمەوە دەست پێ یەکەم ڕازی نیم لەوە عنی پڕ بەدڵ حەزەکەم وەکو شەریکەیەک وەکو هینێک چۆن بڵێ سنوورێک بۆ من دابنێ بۆ بەکارهێنانم چکە ئەوە تاوە فەیسبوک ئەوە ئینستاگرامەوە
سنابچات یعنی زۆر بووە و بەڕاستی زۆر کاتت لێ ئەگرێ و بەڕاستی حەزەکەم سنوورێک بۆەوە مۆزوعدانرێت بۆی کە هەر لە خۆمەوە با دەست پێ بکەم ڕێگری لە خۆم بکەم بۆی کە نەتوە ئەوە زیاد لە حد بەکارێنێم چونکە بەڕاستی تەسیری لەسەر ئیشەکە لەسەر عایلە دەکا لەسەر خەوتنەکە و زۆر کێشەی لە ناو خەڵکا دروست کردووە باسی کێشەکەین ئەو کێشانە چین کە بەربڵاون بەهۆی تۆڕە کۆمەڵاتەکان و میدیا و با بڵێنکەڵی میدیا هەبە هەموویەوە کە وەکو تاکێک جەنابەت مەسەرەن خەڵکی پێ زیان خەڵکی وەڵی کاکە زیانەکە بۆ نمونە چیە بۆ نمونە ئەوەیە تۆ پیجێک دانەیتر لە فیسبوک ئینستا یا هەر شتێک بێ بەبێ ئەوەی حکوومەت چاودێری ئەو مۆزوع بێت تۆ ئەگەر بەس پارەت هەبوو ئسپۆنسرت بە ئەو پیجە یا بۆ ئەو شتە کرد بەبێ ئەوەی چاودێریەک لەسەرت بێ ئەتوانی هەموو شتێک بکەی بە هەر شێوازێک ئەتەوەی قسە بکەی بۆ نمونە بەبێ ئەوەی چۆن بڵێ چاود لە بنەمای ئەخلاقی مەوزوعەیەک بێت لەسەر هەموو شتێک قسەکەی و ئەتوانی زیانی پێ بگەین بۆ من موبایلێکم پێ فیسبوک یان ئینستاگرامم هەیە تەمەنم 5 ساڵ بێ 6 ساڵ بێ 10 ساڵ بێ ینی چۆن بڵێ ئەتوانم سەیری ئەو شتە بکەم بەبێ ئەوە هیچ ڕێگایەک لە بەردەمم بێت من واستەکەم خەڵکی من بەخراوی بەکارێنێ بۆچی لەبەرەوەی کە یعنی من سەیری کۆمنتەکانەکەم و من خۆم با بڵێن لە ئەڵمانیا بووم مقارنەیەکەم بە کۆمنتەکانی کە ئەڵمانیای نووسێ زۆری فەرقاوانی خۆمان زۆربەی جنێەوە ئەم جنێ و تەشیراتەی کە با بڵێن هاوڵاتی کوردی لە ناو تۆڕە کۆمەڵاتەکانە بەکاری دێنە دژ بە هاوڵاتیانی بە بەرپرسەکان بە هونەرمەندەکان یا بە هەر کەسێکی تر خێزانی بەرپرسیارە یا مەکتەب با بڵێن ستی پەروەردە یا حکوومەت مراقەبە نیە چێ بەرپرسیار لەم وەڵی پێم وایە هەمویان بەرپرسیار یعنی خێزانیش بەرپرسیارە و حکوومەتیش بەرپرسیار لە ئەوروپای تۆڕە کۆمەڵاتەکان چێت تەحەکومی پێوەکە باشە مەسەن تۆ لێ بووی ئەزمونێکت هەیە تۆڕە کۆمەڵاتەکان چێ تەحەکومیان پێوەکە بۆ ئەوەی مەسەرەن یا بۆ کوێمە بەربڵاون وەڵی لەوێ ئازادە ینی کەس تەحەکومی پێوە ناگە بەڵامی تر هەر خۆی وعی خەڵکەکە بۆ شێوەیە کە سێرەکەی کۆمنتەکان زیاتر با بڵین شتی لۆجیک و منطقیە یعنی کەمتر جنێ و تەشهیر و قسەی بازار یۆمانیتیایە لە تۆڕە کۆمەڵاتەکانە کامیان زۆر بەکارێنی فەیسبوک بەڵێ وەکو هاوڵاتیەک تۆ ڕاستیت لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتەکان لەلایەن خەڵکەوە ئایا خەڵک ئەو ڕۆشنبیری و وعیەی هەیە مەسەرەن بە شێوەیەکی دروست بەکارێنی یا زیانیان بە خەڵکیاندووە هەر کەسە لە ڕوانینی خۆیەوە ئێستا من وەکو خۆم لەبەرو لە ئیشی ڕێکخرا و زیاد ئیشەکەم فەیسبوک و مەسنجەر زۆر بەکارهێنم من کە دێشمە سەر فەیسبوک بۆ ئیشی خێر بەکارهێنم واتە پیجم هەیە پیجەکانم بۆ دینی بێ پیجەکانم لایەنی دینین زیاتر و هەروەها ئەکاونتی تریشم هەیە بۆ خزمەتکردنی خەڵکیە بەس ئیشی خۆبەخشیەکەین ئێمە سەیری من خۆم خوێندکاری بەشی تەندروستیم وەکو لیدەرێکیش ئیشەکەم لە ڕێکخراوێکی هینا پزیشکیە ئیتر زیاتر بەکارهێنانی فێسبوک بۆ ئەو شتانە بەکارهێنمە هاوڵاتی باش بەکارێنێ ئەوە شتەکەوێتەوە سەر هاوڵاتی خۆی بەس زۆرینە ئەگە بڵین لایەنی زۆرینە خرا بەکارهێنن ئیتر ئەگەر سەیری کەیت هەیە گەنجەکان بە تایبەتی گەنجەکانی ئێستامان زۆربیان ئەوە ئەزانن دنیا تەنها ئەوەیە لەگەڵ ڕەگەزی بەرامبەر قسە بکەی یاخود گاڵتە بە ڕەگەزی بەرامبەر بکەی زۆر فێسبوکە بینی کچە و ئادی ناردووە دوای کوڕ دەرەچێ لێرانی بەڕێز و خۆشەویست ئێمە گەڕاینەوە و دیار بوو ئێوە سپاس بۆ ئەو هاوڵاتیانی کە بەشداریان لەگەڵاکردین لە ڕاو بۆچینەکانیان کاک دکتۆر کارزان با لە جەنابتەوە دەست پێ بکەم جۆرەکانی تاوان چەندن لە کاتی بەکارانی تۆڕە کۆمەڵاتەکاندا ئەبێ هەر هاوڵاتێک هەر بەکارێنەری خۆی لە کۆمەڵێک تاوان بپارێزێ کە بە پێی یاسا دیاریکراون یەکێک لەوانە بریتە لە جنێودان دووەمیان بریتە لە ناوزڕاندن بۆ نمونە تۆمەت خستنە پاڵ کاتێک کە بەیەکێ گەڵێن ئەوە بەدڕەوشتە یا دزی کردووە یا گەندەڵی کردووە بەبێەوەی هیچ بەڵگەیەکی پێبێ ئەم قسەیە دەچێتە چوارچێوەی تاوانەوە سێمیان بریتە لە تەداخولکردنە ژیانی تایبەت بۆ نمونە هەموو کەسێک لە ئەکاونتەکەی خۆی لە مۆبایلەکەی خۆی ژیانی تایبەتی خۆیەتی نابێ ئەو وێنانەی کە بڵاوی کردوێتەوە یا لە مۆبایلەکە دایناوە کەسانی تر بۆ مەبەستی ناتەندروست بەکاری بێنن یاخود فەیسبوک بە نای ئەوە بکەنەوە یاخود
هەوڵی هاکردنی فەیزوکەکەی بدەن ئەمانە بریتێ لە تەداخولکردنە ژیانی تایبەت و چوارەمینیان بریتێ لە سوکاتیکردن بە ئاینەکان و کەمینە ئاینەکان لە هەرێمی کوردستاندا هەر کەسێک سەر بە هەر ئاینەکە مافی ئەوەیەتی ممارسە ئاینەکەی خۆی بکە بەڵام مافی ئەوەی نییە تەنانەت سوکاتی بە ئاینەکەی خۆی بکە هەر ڕەخنێ سەرنجێت تێبینیەکە تێ ئەشێ بە شێوازێکی تەندروست دەری ببڕی و بە هیچ شێوەیەک نابێت سوکاتی بە هیچ ئاین و کەمینە ئاینێک بکرێت لە هەرێمی کەمینە نەتەوەکانیش بکرێت لە هەرێمی کوردستانە تاوانێکی تر بریتێ لە ڕزگرتن لە دابوونەریتی گشتی ئێمە لە هەرێمی کوردستان کۆمەڵە دابوونەریش گشتیمانەیە کە دەچێتە چوارچەوەی ئادابی عامەوە ئەگەر ڕەخنیان لێ بگری ئاساییە بەڵامە بێ ڕەخنەکە لە شێوازی خۆی شێوازێکی تەندروستی هەبێ و لە هەمان کاتدا بە شێوازێکی جوان دەرببڕێ ڕەخنەکە بەڵام کاتێک کە سوکاتی بە دابوونەریشتی گشتی کرا ئەوە دەچێتە چوارچەوەی تاوانەوە مەسەن سوکاتی بە دابوونەریتی گشتی چۆنە بۆ نمونە باسکردن لە هەندێک حاڵەتی ژن یاخود لە هەندێک حاڵەتی پیاو یاخود لە هەندێک حاڵەتی مناڵ دەچێتە چوارچەوەی زیانگاندن بە ئاداوی عامەوە یا بۆ منە بڵاوکردنەوەی بابەتێک کە دیاردەی لە شڕۆشی لە کۆمەلگا زیاد بکە یان ئازاد بە ناوی ئازادی و داکۆکی لە دیاردەی لە شڕۆشی بکرێ لە دیاردەی نێربازی بکرێ ئەمانە زیان بە ئادابی عاما گەێنرێ و بە تاواندانرێ تا لەبەر لەبیرمە ڕکلامکردن لە تۆڕە کۆمەڵەتەکانە بۆ مەسن بۆ نمونە بۆ ئامێری دۆزینەوەی زێڕ ئاڵتون مەسن ئەمە ناچێتە بابی تاوانەوە بەجددی باشە بۆچی حکوومەتی هەرێم ڕازی ئەبێ ینی بۆچی ئیجرعات ناکا بەرامبەر بەوانی کە با ئەم پرسیارە حەزەکەم لە هەردووکمانی بکەیت زۆر بەس بە ئەم جێباتەوە بۆچی ئێوە کاک سەرکەوت مەسەن لە بەڕێبەراتی پۆلیسی سلێمانی یا ئاسایش وا بزانم ئاسایش هینێکیان هەیە فەرعیشان هەیە نەخێکیان هەیە بۆ دۆزینەوەی هاوڵاتیەتوان بچێت لەوێ ئەو ناو ژمارانم دۆزێتەوە بۆچی لای پۆلیس نییە ئەوە خۆی هەندێک بابەتێ لەوانەیە دکتۆر باشتر بزانێت کە زەرەر لە گشتی بە تواتێت ئەو کە تۆ باسەکەی ڕەنگەوە فێڵیش بە و جیهازەکە ئاڵتونە دۆزێتەوە ئەمە داواکاری گشتی سکاڵای لەسەر تۆمارەکە ئەگەر پیجێک یا تەلەڤیزۆنێک یا کەسێک ڕیکلام بۆ شتێ بکە شتەکە زەرری عامی تیاابێ زەرری میلەتی تیاابێ یا خەڵەتانی خەڵکی تیاابێ خەڵکێکی زۆری تیاابێ یا فریودانی تیاابێ ئەمە داواکاری گشتی سکاڵا ئاجوڵێنێ اینجا ئێمە جهەیەکی تەنفیزین ناتوانین لە خۆمانەوە خەڵک بکەین ئیلا ئەبێ کەسێکی وەکو تۆ هەواڵدەرێک بێت بڵێ ئەم حاڵەتە هەیە لە فلانە شوێنە ئەمەش نمونی شتەکەی کە بڵاو کراوەتەوە زەرری هەیە بۆ گشتی ئێمە ئەو کاتە سکاڵا جوڵی نخێنە بەدەمی دادوەر یاوەک پێم وتوێ داواکاری گشتی ئەو سکاڵایە بجوڵێنێ فەرمانی گرتن دەرنەچیمە ناتوانین کەس بگرین زۆر باشە بەڵام جۆری تاوانەکە توانین بین بەدادگا ئەگەر ئێوە ڕێنمایی هاوڵاتیان بکەن هاوڵاتی چۆن مەسەن لە ماڵەوە مەسەن من هاوڵاتیەکەم بەر زەبری تۆڕە کۆمەڵایەتەکان هاوڵاتیانی ترکەوتوم یا جنێ و یا تەشیر یا شتێکم بکراوە ئەبێ من چۆن بێم چی بکەم تا بێمە لای جەنابتان تا بچمە لای پۆلیس ینی ئەو ڕێوشێنانم پێ بڵێ با بینەر بیزانێ بۆ ئەوەی ینی بینەرانیش ئاگادان بنەوەی یان بەجددی ئاگدار بن لەو حاڵتانەوە ئەو ڕێوشێنان بگرێتە بەر هەر کەسە لە سنووری گەڕەکەی خۆیان بنکەیەکی پۆلیسی لێ ئەتوانێت بچێتە بنکەکەی پۆلیس داواکارێک پێشکەشەکە بە لێکۆڵی دادی کە لەوەیە تاقیق دەست پێکاوە چێتە بەردەمی دادوەر و ئەو شتانی کە پێێتی مستەمسەکاتەکانە بێت تەقدیمی کاکەم تەشیری پێکراوە جۆری تەشیرەکە چییە لە چیا زەرمەند بووە ئەو کاتە لێکۆڵەی دادی وتەکانی وەرەگرێی خاتە بەردەمی دادوەر و دادوەریش بڕیاری گونجاو دەرەکاو لەسەر پۆلیسی بڕیارەکانی دادگا جێبەجێکە ئەگەر ئەو هاوڵاتی کاک نەقیب سەرکەوت با بڵێن تەشیر یا ناوزڕاندنی بەرامبەر بە هاوڵاتێکی تر کرد خەڵکی پارێزگایەکی تر بوو لە شوێنێکی تر بوو ئەوە چی چۆن ئێوە ئەجرا دەکەن ئێمە چەندەها کەسمان لە هەولێرەوە هێناوە لە دهۆکەوە هێناوە بەعکسیشەوە لێرەشەوە بۆ هەولێر و دهۆک براوە حتا لە محافظەکانی جنوبی ژێمە کە کەسی داواکرا بوو بێ تەنسیقمان لەگەڵم کافحەیە های بەغا بکردووە بۆیان هێناوین بە هەمان شێوەوانیش ئەو تۆمەتبار عەرەبانی کە ڕاکەن بۆ ئێرە ئیتر خراپبەکارانی ئامریکانی پەیوەندی بێ چواری تیرۆر بێ یا کوشتن بێ فەرمانی گرتنەکانە بۆ نردیمە جێبەجێمان کردو و نردومانەوە بەعام ئێستا لە ناوچەکە تەنسیقێکی باشەیە لە بینی پۆلیسی محافظەکانە لە بینی پۆلیسی شارەکانە پاش وەرگرتنی بڕیاری دادوەر ئێمە هەموو بڕیارێک جێبەجێەکەی زۆر باشە با من پرسیارەکەت لێ بکەم ئەوە بیری هێنامەوە چێن ئەو هاوڵاتیانەی با بڵین عادەتەن تاوان ئەنجام ئەدەن بە دەڕیم ئەم مۆبایل و تۆڕی کۆمەڵایەتی و لە ڕووی با بڵین تەکنۆلۆژیاوە کە ئەڵێم چێن
لە مەبەستم لە تەمەنە لە کام تەمەن و لە کام ڕەگەزن زۆرتر ئەوانەی کە هاتوونەتەوە کێسانی لە بەدەستی جەنابتانن ئەوانەی کە هاتوون و لای مۆکو تۆمەتبار وتیان وەرگیرا و دران بە دادگا لە 16 ساڵ وتیایەتی تا 50 ساڵ ئەمانە ئاستی خوێندنیشیان هەیە هەر خوێنەوەیەکی سەرەتایی هەیە بەداخەوەیە خوێندنی باڵاشی تەواو کردو و بەڵام دەستی هەیە لەم کارانە و تەشیری کردو و سوکاتی بە ئافرەت کردو یا بۆ مەبەستێک سوکاتی بە کەسێک کردو پەیجێکی کردوتەوە لە پێناو بڕێ پارا سوکاتی بە کەسێ بکە یا بە ناوی ئەو پەیجەدانی و تەشیر بە کەسێکی تر بکە بۆی شتێک دروستکە پەشێویەک دروستکە بۆ کەسە و تووشی مشکلێکە ئەمانە هەمووی تایە لە تەمەنەکان وەک پێم وتی لە 16 بۆ 50 تایە لە ئاستی خوێندنەکانیشە ئەوانەی تایە کە سەرەتاییان هەیە تا ئەگاتە پلە باڵەکان لە شەهادەشە زۆر باش جۆری تاوانەکان چین کاک سەرکەوت من حەزەکەم بینەر زۆر ینی کامەیە زۆتین کە باوە کام تاوانیان زۆر باوە لە تۆڕە کۆمەڵاتەکان و باڵین یاسا مامەڵی لەگەڵاکە ئەوەی کە زۆر ترسناکە ئەوەیە کە لەگەڵ ئافرەتان ناکرێ بەڕاستی ئیتجار ڕەفیقی بێ بە هەر شێوێ هاکی کردوێ ڕسمەکانی دەستکەوت بێ بڵک بە جۆرێک بۆت بڵاوەکەمەوە یا یەمەوە دەست مێر دەکەت یا تەلەفۆن بۆ مێر دەکەم ئەڵێ مەمە ڕسمەکانیەتی ئەوانە زۆر ترسناکە بۆ کەسی بەرامبەر ڕەنگە هەندێشت هەیە و شەیەک باش ئەوانە ئەگەر ئەستا جەنابەت ببوورە دکتۆر کازانستێمە خزمەت جەنابەت ینی ئەو ئافرەتەی کە جەنابەت باس لە حاڵەتێک کرد کە ئەوانەی خۆی سووتاندووە خۆی ئینتحار کردووە مەسن ئافرەتێک بەوتێتی ئەمشەو وێنەکان بڵاوەکەمەوە مثلەن بکەری ئەو کەسە بە قاتل حساب ناکرێت لە بەدەم یاسایە ئەو نەبێتە هۆکاری کوشتنی ئەم ئافرەتە بەرەزە ئەو کاتێک کە دۆزرایەوە تەمان ئەگەردان پیادانانی هەبێکە و هەدیدەی کردو یا هەڕەشەی کردویا لە ڕێی ئەو فەیسبوکەی و ئافرەتەوە کە سوتاوە بزان چێ ئەمە قسەی لەگەڵا کردو آخر نامە چییە چێنەوانی لەگەڵم کچا هاوڕێن بەو ڕێگای پۆلیس دەتوانێت بگاتەوە کە بزانێت بکەری تاوانەکە چیە بەڵام مۆکەوێتەوە سەر دادگا هەنێجار بە تەحریس ئەو کەسە باڵنەکرێ ئەکەوێتەوە سەر قەنەعەتی دادور و دادگا چ تۆمەتێکی خەنەپاڵ زۆر باشە دکتۆر کارسپاس بۆ وەڵامانت دکتۆر کارزان جەنابەت پسپۆڕی لە بواری یاساکانی میدیا ئەم یاسایانە ئەبێ کێ جێبەجێیان کە ینی نامەوێت بڵێم ئەبێ کێ جێبەجیان کە ئەمەوێ بڵێم چی بکەین بۆ ئەوی جێبەجێ بکرێن ینی مەسەن جهەی تەنفیزی وەزارەتی گواستنەوە گەیاندنە وەزارەتی ڕۆشنبیریە وەزارەتی ناوخۆیە یعنی کێ ئەبێ ئەم یاسایانە جێبەجێ بکوە ئەچۆ یاسانی جەنابەت چیت زەحمەتت کێشاوە لە دەروی وڵات من ئاگام لێ مەسەن تا خوێنوتە تا ئەم پسپۆرت هێناوە ئەم پسپۆریە ئەبێت جەدوایەکی کۆمەڵایەتی جەدوایەکی یاسایی هەبێ وانە ئەم جەدوایە ئێستا بەس وەکو عرە بەڵێ تەنها مرکبەوە لەسەر وەرق یا زانستێکە لای جەنابتە ئێڵیت یا هەتە بەڵام چۆن ئەمە سوودی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەبێ لە ڕاستە ئێمە ئەمانوێ ئەو شتەی جەنابەت سوودی هەبێ خەڵک مەسەرەن تەطبیقی کە پراکتیکی کە لە حیاتی ئێمە بۆی هەم هاوڵاتی ڕۆشنبیری ئەوەی هەبێ ئاگایی ئەوەی هەبێ هەمیش حکوومەتی هەرێمی کوردستان ئاگایی هەبێ ینی با لە مادەکانی سزا و تاوانی عێراقیە هەبن لە هەرێمی کوردستان هەڵێوانە پرسیارەکە زۆر فراستەیە بە پوختی جوابێمەوە لە کاتی ڕوودانی تاوانە سێ جۆر بە دوواداچوون هەیە یەک ئەوانەی کە تاوانیان دەرحەقە کرێ بۆ نمونە تۆمەتیان دەخرێتە پاڵ یاخود تهدید دەکرێن ئەبێ خۆیان چەند سکاڵا تۆمارکەن دووهەمیان هەندێک جۆر تاوان هەیە تاوانە جی گشتی بەڵام لێرەوە داواکارم لە هاوڵاتیان هاوکاری هێزەکانی پۆلیس و ئاسایشکەم بۆ دۆزینەوە بۆ نمونە جاری وا هەبوو لە سایتێک لەم دەستی دوو دەستی سیانە بینیومە ڕێکلام کراوە بۆ ئامێرێک ئەڵێ ئەمە بۆ کاتی تاقیکردنەوە دەتوانی قۆپی پێ بکەی ئەلکترۆنیە هیچ جیازێک کەشفی ناکە من دەست بەجێ تەلەفۆنم بۆ پۆلیس یا بۆ لانی ئاسایش کردو بۆ ئەوەی لێپێچنەوە لە فڕۆشیارەکە بکەن چونکە ئەمە خۆی ئامرازێکی تاوانە سێهمین جۆری تاوان ئەو تاوانانە کە جی کۆمەلگا ئەنجامەدرێن ئەبێ داواکاری گشتی بێتە سەرخەت سکاڵا تۆمارکە لەبەرەوە ئەمە لانێکی پرسیارەکە لانی دووهەم حکوومەت لەکوێ داکەم تەرخەمە چەندین کتێبی یاسایی هەیە سەبارەت بە هۆشیاری یاسایی بۆ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتەکان بەڵام هیچ لایەنێکی حکوومەت ئامادە نیە بێ ئەم کتێبانە چاپکە من لێرەوە داواکار پرسیار لێ بکەم نیو پرسیار مەبەست زۆر باشەکە و قسێت کرد یعنی دادوەرە بەڕێزەکان ئەو یاسایی لای جەنابەت هەیە لەبەردەمیا هەیە بۆ ئەوەی ئەگەر من تاوانم کرد بەپێی ئەم یاسایە سزام بە بەڵێ بە دڵنیاییەوە خۆشبەختانە ئێستا لە دادگای سلێمانی بۆ نمونە بۆ هەر بابەتێک پشت بە خەبیری بوارەکە بەستن بۆ منەوە لە دادگای سلێمانی چەند جار مەلەفیان بۆ ناردووم لەسەر تۆڕە کۆمەڵاتەکان کە لە فەیسبووک تاوانێک ئەنجام دراوە
من هەڵسەنگانم بۆ کردووە راپۆرتێکم بە پوختیاوەتەوە دەست دادوەر وەخوا هەڵناگرێت دادوەرەکان من لە دادوای باسی دادگای سلێمانیەکەم زۆر باوەڕێن بە پرسوڕاوێش هەیە بە خەبیری بوارەکە کە ئێمە بۆ لە خەبیری تاوانی تۆڕە کۆمەڵاتەکانین لەسەر بنەمای ئەو راپۆرتەی ئێمە ڕەنگە دەستکارێک یا پێیز بوو بێ و سزاییاوە بەڵام قسەکە لەسەر چیە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ بەر لەوەی بیر لە سزادانی تاوانبار بکاتەوە ئەبێ بیر لە کەمکردنەوەی تاوان بکاتەوە ئێمە هاوڵاتیەک بەرهەم بێنین تاوان نەکە بەڵام کاتێ مرۆڤەکە تاوانی کرد بڕواتان ئەگەر حکوومەت خۆی تاوانی کرد هاوڵاتی قسەکە لەسەر ئەوەیە بۆ نمونە وەزارەتی پەروەردە تکاتان لێ یەکەم تکا لە وەزیری پەروەردە ئەەکەم کۆمەڵێک نامیلکە چاپ بکەن بۆ قوتابخانە ناوەندی و ئامادەیەکان بۆ ئەوەی بە شێوازێک بە زمانێکی سادە ئەم خوێنکارانە تێبگەێنن کە ئەم حاڵەتانە تاوانە چونکە تا ئێستا لە وڵاتی ئێمە نازانێت جیاوازی نێوان ڕخ نەگرتن و تۆمەت خستنە پاڵچێ بۆ نمونە بەپێی مادەی 433 یاسای سزادانی عراقی ڕخنەیەگە بێ ڕاست بێت توانای سلمانی ڕاستەکە هەبێەوە خێر و بەرژەوندی گشتی شتیاوێ ئەمە هەشدە ساڵەکەشی تاوا کردو نازانێت لەبەرەوە ئەرکی وەزارەتی پەروەردەیە لەوانەی ئای نابێ یاخود لەوانەی ڕۆشنبیری کۆمەڵاتیا بێ ئەبێ وانەیەکی تایبەت تەرخانکەن بۆ ئەم مەسلەیە و هیچ خوێنکارێک کە پۆلی 6 تاواوەکە هەتا وەکو ئەم خولە نەبینێت مۆڵەتی نێنێت داواکارن لە سندیکای ڕۆژنامە نووسان خۆ بەشێکەوانی کە تاوانەکەن لە تۆڕە کۆمەڵاتەکان ڕۆژنامە نووسانن ئەبێ سندیکای ڕۆژنامە نووسان مۆڵەتی کارکردن بە هیچ ڕۆژنامە نووسێک نە هەتا خولێکی چڕوپڕی یاسایی نەبینێ کەسێک بۆ دەبێ بە شۆفێر سێدانە مانگ دەبێت لە خولی ڕاهێنا نابێ بۆ کەسێک دەبێت بە ڕۆژنامە نووس یاسای ڕۆژنامەگەری نەخوێن بێتەوە بزانە جۆرەکانی تاوان زۆر باشە ئێمە ئێستا بەرلەوەی باسی سندیکا ڕۆژنامە نووسان و هەروەها ئەو ڕێکخراوانەی کە پاڵپشت بە با بڵێن میدیا ئەکەن هەندێک باسی کورد لەبەوەکەین بەڵام پێشەوەی ئەو باسە بکەین ئێمە چینە لای وتەبێژی پۆلیسی هەولێریش حەزمان کرد با بڵێن هەولێر و شوێنەکانی دیش بەداخەوە بەهۆی ئەوەی کە ڕێگا و بان گیرا بوو لە بەفری ئێمە نەمانتوانی با بڵێن هەندێک لەگەڵ دهۆکی بەڕێزووی لەگەڵ هەڵبجە و لەگەڵ ڕانیە و گەرمیانی شا ئەو داتا ئامارانە وەرگرین بەڵام بۆ جاری داهاتوو دڵنیام ئەو وەرئەگرین بەڵام ئێستا وتەبێژی پۆلیسی هەولێرمانە حەزەکەم بێکەوە سێریشی ئەو وتەیشکی ئێمە یاسای دوی مۆبایلمان هەیە ساڵی 2009 کە دەرچووە ئەگەی ئمە بێ و بەراورد دەچی بکەین لەگەڵ ئێستاوکە یاسای دوی مۆبایل لە ساڵ 2009 لەگەڵ ئێستاوکە ساڵ 2020 بۆ ئەو کات زۆر باش بوو و ئێستا کەشکاری پێوە دەکرێت بەڵام پێویستی بە هەموارکردنەوە شێت چکە جۆرەها شێوازی تاوانکردنی ئەلیکترۆنیەکان پەیدا بووە ئەو پێویستە ئیزراتی تەواوی لەگەڵدا بکرێتن بەڵام ئەو کەسانەی کەوا ئامێر ئەلیکترۆنەکانیان بەکارهێنەوە یان ئەوتەیە تەنها دەستگامنیەکان زانی و یانە وازیان لە کارەکان و یان لە پیشەیە هێناوە کە کردویانە بۆیە داواکارم لە هاوڵاتیانی خۆشەویستیانی ئەو ئامیر ئەلکترۆنانێکەوە هەیە یان ئەو سوۆشال میدیایەکەوە خەڵکەکە بەڕێی دەبا تا ڕادەیەکی زۆر ئاستەکەی هەوە لەو داش بەزیوە وەکو باسمان پێ کرد و ئیشارەتمان پێدا بەڵام شارەزایی بوونیان لە کاری ئەلکترۆنی بە تایبەت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەڕاستی کارێکی لە پێشینەیە بۆ ئەنجام پێش ئەوەی بەکاری بهێنن چونکە ئەگەر شارەزایی تاویان نەبێ و هەروەها بەکارشی بێنن حتمما دەبێتە هۆی ئەوەی کە تووشی کێشە و گیر و گرفت و دڵە ڕاوکێەوە هەروەها ئیستیغلالکردن بن لەلایەن کۆمەڵە خەڵکێکەوە شارەزایکی تاویان هەیە لە ڕووی ئایتیەوە و هەروەها لە ڕووی ئەلکترۆنیەوە. سپاس بۆ وتەبێژی پۆلیسی هەولێر هەروەها سپاس بۆ هاوکارانمان لە کەناڵی نووسنگی هەولێری کەناڵی گەلی کوردستان کاک سەرکەوت من با پرسیارێکی لێ بکەم لەسەر کەناڵی ڕاگەیاندن ینی کەناڵەکانی ڕاگەیاندن هیچ سکاڵیان لەسەر تۆمار کراوە کەس هەیە سکاڵا لەسەر با بڵێن خراپی بەرنامەکان خراپی هەواڵەکانی ئەم کەناڵ تەلەڤیزیۆنەکان بکەن توانم بڵێم ڕەنگە یەک دوو کەناڵە بێت کە سکاڵای لەسەر تۆمار نەکرابێت ئێستا ژنە زۆرینەی کەناڵەکان هەتا ئاسمانیەکانیش زۆر سکاڵیان لەسەر تۆمار کراوە لە داواکاری گشتی لە دادگاکان لەلایەن کەسوکانی هەرێن لە قوربانیەکانەوە بۆی کە هەندێک لە میدیاکان شتی دروستکراوەکەن بە ویستی خۆیان یا ئەو هەواڵدڕی ئەو هەواڵ سازەی کە هەواڵەکە ئامادەکە بە بیر و بۆچوونی خۆی تەحلیل بۆ شتەکانەکە ئەمە هەندێک جار وەکو وەزارەتی ناوخۆ سکاڵایان لەسەر تۆمارکراوە هەندێک جار وەکو خەڵک
هەندێک جایش وەکو ئەو کەسانی کە زەرمەند بوون یا تەشهیریان پێکراوە لە بابەتەکان ئەسکاڵیان لە تەلەڤیزۆنەکان و لە کەناڵەکان و تەنانەت لە هەندێک پێیجی تۆمار کرد. ئیجراعات چۆن ئەکەن ئێوە بەرامبەر بە کەناڵەکەەوە بەرامبەر بە ئیجراعات بابەتی یاسایی خۆی هەیە ئەو کەسەی کە سکاڵەکە تەقدیمەکە لە چ لایەکەوە زەرمەند بووە چۆن زەرمەند بووە ئاوا وتەکانی وەرەگیرە و دادوێریش بابەتی یاسایی بۆ دانی و بە پێی حەجمی تاوانەکە ئیجراعاتیان لەگەڵاکرێ لەگەڵاکرێت. ئێوە لە کاتی باڵین سکاڵا لەسەر کەناڵەکان ڕاستەوە خۆ پەیوەندی بە باڵین بە کەسەکانەکەن یا مەزەرەن یا بە خۆی ینی کەناڵەکە خۆی ئەگەر ئێوە غەرامەی مالیان نەکەن یا ئەگە غەرامی مای نەبێت چه غەرامێکی تدانێت ئێمە هیچ ئیجراعاتی ناکەین هەتا دادگانێڵێ ئەگەر دادگاوتی بەڵێ دادوەرە بەڕێزەکان هەندێک جاڵێ ڕاستەوخۆ بەڕێوبەری کەناڵەکە بانکن بە پسوڵەیەکی تەبلیغ هەندێک جای ژەڵێ لە ڕێگای پارێزگاری محافظەکەەوە بانکرێ هەندێک جای ژەڵێ لە ڕێی وەزارەتی ڕۆشنبیریەوە ئەگەر ئەو تەلەڤیزۆنیا ئەو شوێنە سەر بە وەزارەتی ڕۆشنبیڵێ لە ڕێی وەزارەتی ڕۆشنبیریەوە بانگێش کرێ بۆی کاری یاسایی لەگەڵا بکرێت. قەت تەلەڤیزۆنێکتان داخستووە ئێوە تەلەڤیزۆن دادگادا خاتەوان دادگاش تەلەڤیزۆن داخستنە بە محکەمە بێ چونکە دادگای لێکۆڵینەوە هیچ تەلەڤیزۆنێدا ناخە ئەگاتە ئەو قەنەعەتی کە بەڵگەکانی لەسەر کۆ کاتەوە کە ئەم کەناڵە ئاوا بووە لە ڕۆژی دادگاییکردنە دا ئەخرێدا ناخرێت بۆ ماوەیەکەوە دادگاخراوە تا دادگا بڕیاریاوە بەداخستنی هەندێک جار بڕیاردراوە داخستنی تەلەڤیزۆنەکە جێبەجێش کراوە جێبەجێکرێ و بڕیاری دادگایە بڵێ زۆر باشە کاک کارزان دکتۆر ببورم ینی دکتۆر کارزان دکتۆر کازان با پرسیار دەبکەم سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان چ ڕۆڵێک ئەبینن لە خراپ بەکارهێنانی یا تەوعیەکردنی کەناڵەکانی ڕاگەیاندن یا چیان کردو تا ئێستا خۆزگە نوێنەرێکی سندیکا لێرە وایە وەڵامی و پرسیارە باتەوە بەڵام سندیکا ڕۆژنامەنووسان لە ڕێی دەرکردنی گۆڤارێک و گێڕانی کۆمەڵە سیمینار و خلەوە بۆ ڕۆژنامەنووسان ڕۆڵێکی باشی بینی و لەوەی کە ڕۆژنامەنووسان هۆشیار بکاتەوە لە بەکارهێنانی ئامرازەکانی میدیا بەڵام گرفتەکە لە چدایە ئەبێ هەر ڕۆژنامەنووسێک بەر لەوەی بێ بە ڕۆژنامەنووس خولێکی چڕپڕی یاسایی و ئەخلاقی تایبەت بە پیشەکە بینێ بۆ ئەوەی بە هیچ شێوەیەک نەزانیت پاساو نەبێ بۆ ئەنجامدانی تاوان یاخۆ بڵێن نەمزانیەوە بەڵام گرفتەکە لە چێ لە هەرێمی کوردستان بەشێکی زۆری ئەوانەی کە ڕۆژنامەنووسن ئەندامی سندیکا ڕۆژنامەنووسان نین یاخود پێویست ناکا ببن بە ئەندام بۆیە حەقە بەپێی یاسا ئەمە ڕێک بخرێت کە هەر ڕۆژنامەنووسێک ئەگەر ئەندام نەبێت لە سندیکای ڕۆژنامەنووسان مۆڵەتی کارکردی نەدرێتێ کاتێکیش کابێ بە ئەندام خولێکی چڕپڕی یاسایی ببینێ پاشان ڕێگەی کارکردنی بدرێتێ من لێرەوە لە کەناڵەکەیەوە دەست پێکەم چەند کارمەند چەند ڕۆژنامەنووسان هەیە ئێستا خولێکی چڕپڕی یاسایی نەبینیەوە بۆ بە ڕۆژنامەنووس بە دڵنیاوە تایەتی کە ئەمە خەوشێکی هەموو میدیاکانە لە هەرێمی کوردستان هەواڵسازەکانیان پەیامنێرەکانیان بەبێوەی خولێکی چڕپڕی یاسایی ببینن دەست بەکاری پەیامنێری و هەواڵسازیەکەن و گرفتەکە لە چییە لە ڕۆژنامەیە سەر ئەتوانێت هەموو بابەتەکان ببینی و ئیمزای بڵاوبوونەوە بکە بەڵام لە کەناڵی تەلەڤیزۆنی لەبەرەوەی بەڕێوەبەرەکە ڕاستەخۆ بەشدارێن لە پرۆسەکەیە لەبەرەوە ئەبینی لە هەرێمی کوردستانە سەر تەنها بەرپرسیارەتی مەدەنی لە ئەستۆیایە بەپێی یاسای ڕۆژنامەگەیشت بە هیچ شێک نابێ هیچ ڕۆژنامە و گۆڤارێک ڕوبەڕووی داخستن ببێتەوە یا سەرنووسەرەکەی ڕوبەڕووی زیندانی ببێتەوە لێک کاتا تووشی زیندانێ بێ ئەگەر بێت و ئەم هەواڵەم راپۆرتە هەواڵە کوشتنی تیاکۆت بێتەوە یا تاوانی گەورەتری تیاکۆت بێتەوە زۆر باشە یاسایەک هەیە مەسەرەن تەلەڤیزۆنەکان پابند من پێوەی جەنابەت لە پسپۆڕی لێبواری یاسایە ئێمە کۆمەڵێک ڕێنماییمان هەبوو بۆ ڕەخستنی کەناڵەکان بەداخۆ تاسا یاسایشی گشتگیرمان نییە کە تۆڕە کۆمەڵایەتەکان و ڕۆژنامە و گۆڤار و کەناڵەکان هەمووی پێکەوە لە ئامێز بگرێ تا ئێستا یاسایشی لەو شێوەمان نییە بەڵکو کەناڵەکان زیاتر بەپێی بڕیار و ڕێنمایی ڕێکخراون و لە هەمان کاتا کاتێکیش کە تاوان تیا ڕوویە یا گەڕێتەوە بۆ خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی یاساکە یا گەڕێتەوە بۆ یاسای ڕۆژنامەگەری ئێوە با دواوتە بێت لە لای جەنابتە بم کاک دکتۆر کارزان دواوتە چییە بۆ کەناڵەکان بۆ دادوەرەکان نازانم ینی بەرامبەر بە چێ ینی دواوتە بۆ چێ و حەزەکەم دواوتت هەبێ بە چەند خاڵێک ئەمە توانین دیاردەی تاوان لە هەرێمی کوردستان کەم بکەینەوە یەکەم بە پەروەردەکردنی هاوڵاتیان کە بە هیچ شێوەیەک تخۆنی تاوان نەکەون ئەگەر ڕقل لە کەسێکە بڕۆ بەپێی یاسا مافەکەی خۆتی لێ وەرگرەوە یا دەتوانی بە دەقێکی جوان بۆ چوونێکی جوان دەربڕە پەنا نەبێتە تۆمەت و جنێو خستنە پاڵ دوو ئەرکی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانە بە تایبەت وەزارەتی ڕۆژنبیری وەزارەتی پەروەردە کە خولی چڕپڕی یاسایی بکەنەوە بۆ خوێندکاران بۆ فەرمانبەران بۆ ئەوەی کە هۆشیاری یاساییان لاگەڵا بێ سێم داواکارم لە کەناڵەکانی میدیا لە جیاتیەوەی ئەم هەموو بەرنامەیە تەرخانەکەن بۆ ئەڵلقەی تورکی کە
بەشێکی تاوانی زیاد کردو لە کۆمەڵگای کوردیا تکان لێکم بە هەمان ئەندازەش بایەخ بە هۆشیاری یاسایی بن هاوڵاتیان لە هەرێمی کوردستان هۆشیار بکەنەوە و تەنانەت مامۆسایانی ئاینی لە میزگەوتە بەڕێزەکانەوە ئەبێ ئەم ئەرکە ڕاپەڕن واتە ئەمە ئەرکێکی گشتیە کەوتۆتە سەرشانی هەمومان هەموو ئەوانەی کە تاوان ئەکەن دڵنیا بن ڕۆژگارێک هەمان ئەو جۆرە تاوانانە ڕوبەڕووی ژنەکەی و کچەکەی و ماڵ و مناڵی ئەوە بێتەوە واتە هەرێمی کوردستان پاپۆرەکە گەڕق بین هەومان تیا گەڕقەبین تکال لە هاوڵاتیانەکەم وەکو ئەرکێکی ویژدانی وەکو ئەرکێکی ئاینی و ئەخلاقی خۆیان لە تاوان بپارێزن چونکە گە لە جاری یەکەم و دووەم خۆیان لە یاساونکەن لە سەی سێم و چوارەمە دووچاری سزا دەبنەوە سپاس بۆ جەنابەت کاک نەقیب سەرکەوت جەنابەت ینی ئەگەر ڕێنمایی هاوڵاتی بکەیت ڕێنمای من بۆ هاوڵاتیانەوەی کە خۆیان بە دوور بگرن لە پێشێلکردنی یاسا چونکە ئەمڕۆ ناسبێنێ ئەدۆزرێتەوە دەزگیرەکرێت و ئیجراعاتی یاسایی لەگەڵاکرێ بە هۆشیار بین چونکە وڵاتەکانی چواردۆرمان لەم حاڵەتی ئێمە دەرچوون لە کەدارکردنی خەڵکو و سوکایەتیکردن بە خەڵکو و ئاشکراکردنی نهێنی خەڵک شتێکی خراپە دوای تۆشی لە پێشنەوەی یاساییە بن و ئاخیرن خۆیان لە سوچی زیندان نابینەوە سپاس بۆ هەردووکان کاک دکتۆر کازان محەممەد مامۆسای زانکۆ پسپۆر لەبار یاساکانی میدیا زۆر سپاس نەقیب سەرکەوت ئەحمەد وتەبێژی پۆلیسی سلێمانی و هەروەها بەڕێوەبەری ڕاگەاندن و پەیوەندیەکان سپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز و خۆشەویست تا ئەڵلقەیەکی تر بەخواتان سپێرم خواتان دەکەم.